دلال هر دوو چاوێ من قەسراتەنە، ناو دوو چاوێ من جێ پێنتەنە. دەترسم کو خافل گاف باڤێژێ و بمژانگێ من بێئێشن پێنتە. شەحراتە لە هەر دەرێ دەگەریە، کەن، چوون، گری، خەو، خۆزا، چاو، ئاو و ژین و ئەڤین و داویە داوین تا شەحکری کرم یا بسەوسەد و قەبەحات هەو دەکارم بێ شەحراتە بژیم دچووی بێژە حمام مرم 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 مرم